سەرۆکی زانکۆی کۆیە بۆ پێشکەشکردنی ئەو سمینارە بە پێزەی. پانەڵێکی دیکەی سێمین پێشانگای نێکستێپ تایبەتە بە ژێری دەستکرد و بەکارهێنانی لە ئاسایشی نیشتیمانی کوردستانە. داوا لە دکتۆر هەرمەن شێرکۆ نەسڕەدین ئەکەین بفەرمێتە سەر ستێج بۆ بەڕێوەبردننی پانێڵەکە و هەریەک لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر عەباس دیلان بەڕێوەبەری دڵنیایی جۆری لە زانکۆی سەلاحەدین بە بفەرمێتە سەر تەختەی شانۆ، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئاڵا عومەر بەرزنجی لە زانکۆی سلێمانی بە بفەرمەنە سەر تەختەی شانۆ و دکتۆر دیاری محەممەد بە بفەرمێتە سەر تەختەی شانۆ. الو دەست بکەم سڵاوتان لێ بێتوم کاتتان باش. من دکتۆرە هەرمن شێرکۆ لێپرسراوی و ڕێخەری دڵنیای جۆری پەیمانگای تەکنیکی دوکان سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. ئەم پانێڵی ئێمە کە ئەمڕۆ لەگەڵ ئەم پانێڵستە بەڕێزانە گفتوگۆی لەبارەوەکەین بە ناونیشانی ئاسایشی نیشتیمانی کوردستان، سیاسەتی ئەخلاقی و استراتیژی ئاوێزانبوونی ژیری دەستکرد لە چاکسازیەکانی خوێندنی باڵادا. پێم خۆشە سەرەتا پانێڵستە بەڕێزەکان بناسێنم، دواتریش بچینە سەر بابەتەکە و ئەو سیمینار و بابەتانی کە بەڕێزانە ئامادەیان کردووە زیاترێشینە ناو وردەکاریەوە. سەرەتا بەخێراتنی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەباس دیلان بەڕێوەبەری دڵنیای جۆری و پەرەپێدانی پرۆگرام لە زانکۆی سەلاحەدینەکان، هەروەها بەڕێز دکتۆر ئاڵا عومەر بەرزنجی پرۆفیسۆری یاریدەر لە ئاسایشی ئەلکترۆنی لە زانکۆی سلێمانی، هەروەها بەڕێز دکتۆر دیاری عەبدولخالق حەسەن پرۆفیسۆری یاریدەر لە ئەندازیاری کۆمپیوتەر لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان. زۆر بەخێر بێن. سەرەتاش ئەچینە لای بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەباس دیلان پرێزنتێشنێکی سەبارەت بە بابەتەکە بۆ ئامادە کردوین. فەرمووی کاک دکتۆر. دانیشتنەوە زۆر زەحمەت. حەزەکەی دکتۆر چیتە ئەوێوە ڕەنگە ئاسانتر بێ بۆ تۆ. ئێوارەتان باش، خۆشحاڵ بووم، زۆر زۆر سوپاس لە بۆ بانکێشکردنم لە بۆ ئەو پیشانگایە. بەڵێ هەر کاتێک بچمە هەر شوێنێک خۆم دەناسێنم بەوەی کە من مامۆستامە لە سنتەرەکانی پێداگۆجی لە زۆربەی زانکۆکانی کوردستان زیاتر شانازی بەو بەشیان دەکەم، جگە لەوەی کە بەڕێوەبەری دڵنیای جۆری زانکۆی سەلاحەدینم. لە زانکۆی سەلاحەدین 88 بەشمان هەیە. ئەو ساڵە کە وەکو یەکەم زانکۆ لەسەر ئاستی هەموو کوردستان بڕیاردرا لە پۆلی یەک هەموو بەشەکان بەشی ژیری ببورم بابەتی ژیری دەستکرد زیاد بکردرێ.
بەس بە سەریعی بە خێرایی باسێکی زانکۆتان لە بۆ بکەم. زانکۆکان لە دنیا 5 جێنەرێشنیان هەیە، واتە 5 جیلیان هەیە. جیلی یەکەم لە ساڵی 1888 لەگەڵ 1970 لەگە دامەزرانی زانکۆی بۆلۆنیا جیلی یەکەم دانرا، تەنها مەبەست تێدا خوێندن بوو. دواتر ئەو زانکۆیە نزیکەی 700 ساڵ بەردەوام بوو. جیلی دووەم هات لە شۆڕشی پیسەسازی توێژینەوە هاتە ناو بابەتەکەی. ئەو زانکۆیانەش بەردەوام بوون هەتا دوای جەنگی جیهانی. جیلی سێم هات، ئەو جیلە دوای دروستکردنی کۆمپیوتەر کە خزمەتکردنی کۆمەڵگای کردە بەشێک لە زانکۆ بەردەوام بوو. ئەو زانکۆیانە تاوەکو ساڵی 2000 لە ساڵی 2000 زانکۆیەکان جیلی چارەمیان هات کە بریتی بوو لەو جیلەی کەوا ئینتەرناشنال کۆلابرێشن، واتە پەیوەندی جیهانی هاتە ناو زانکۆیەکان. بەردەوام بوو هەتا ساڵی 2022 جیلی پێنجەمی زانکۆیەکان هاتن، ئەوش بە دامەزرانی ژیری دەستکرد. واتە ژیری دەستکرد جیلێکی نوێی زانکۆیەکانی هینا کە ئێستا بریتێ لە جیلی پێنجەم. دوو تعریفی گچکەی ژیری دەستکرد بەڕاستی کە پێم خۆشە ناونیشانی نێکستێپ ئەو جارە بە ناوی ژیری دەستکردە. تعریفی یەکەمین یان ژیری دروستکرد بریتێ لە کارەبای نوێ. چۆن ئێستا هیچ ماڵێک ناتوانانی بەبێ کارەبا بژی، ئەگەر بێت و 5 دقە کارەبا بکوژێتەوە هەمومان جوول لە جوولمان تێدەکەوی بە هەمان شێوازە. ئێستا ژیان بەبێ زیری دەستکرد نابی. ئەو تعریفەی دووەم بەڕاستیە من زۆرم پێ جوانە. ئەویش تعریفی ئەوەی کەوە زیرەکی دەستکرد جێگای مرۆڤ ناگرتەوە، بەڵام ئەو کەسانەی کە ژیری دەستکرد بەکاردێنن جێی ئەو کەسانە دەگرتەوە کەوا ژیری دەستکرد بەکار ناینن. قسەکی بەڕێز دکتۆر محەممەدم زۆر پێ جوان بوو، گوتی ئەوانەی کە ئێستا فۆڕم پڕ دەکەنەوە لە دەرەوە، ئەوانە ئەو جیلەی داهاتون مامۆستایان بەڕێزان قوتابیان ئەوانەی کە لێرن. ئێمە سەرەڕای ئەو پیشانەی کە هەمانە ئەو با بڵێن ئەرکانەی کە هەمانە وەکو بەڕێوەبەرایەتی یان وەکو هەر شتێکی دیکە، بەڵام لەپاڵ ئەوە لە کۆتاییەکە ئێمە مامۆستای زانکۆینە. ئێستا کاتە کە دەچینە کلاس بتەوێنێتەوێ هەر قسەکی دەکەی تەڵەبەکە لە بنەوە مۆبایلەکەی دەردێنی کۆنفێرمی دەکا بزانێ هەیە تو ژیری دەستکردت هەیان نا. زانکۆ بریتە لە دوو بەشی یەکەمینیان بریتە لە توێژینەوە کە گرنگێکی زۆری هەیە. ساڵانە چەندین دەستگای گەورەی جیهانیمان هەیە دێ ڕانکی زانکۆیەکان دەکا. ئەو زانکۆیە تەسەلسولی ئەوەندەیە، ئەو زانکۆیە تەسەلسولی ئەوەندەیە. بەشی زۆری ڕانکینگی زانکۆیەکان پەیوەندی بە توێژینەوە هەیە. هەر بە سەریعی تەمەشا دەکەین دوای ئەوەی تەبعاً من کە مامۆستامە لە خولەکانی پێداگۆجی ساڵی پارەکە دەورەکمان هەبوو لە ئیتالیا لەگەڵ پورتوگال پێکەوە، و ئەو ساڵیش دەورەکی دیکەمان هەبوو هەر لەسەر ئای لە وڵاتی چین. بە تایبەتی ئەوەی لە وڵاتی چین ئەمە دیتمان شتێکی زۆر تایبەتە. لە سەرەتاییەوە دەرسی ژیری دەستکردیان هەیە. بۆ نمونە بابەتێک بە نمونە حازی قادری کۆی شعرێکی گوتیە، دێنن حازی قادری کۆی شعرەکەی دەڵێنەوە بە ژیری دەستکرد دەکەنە ڤیددیۆیەک ئیجە بە تەڵەبەکان دەڵێن یاڵە سەیریکەن ئەو ئینڤایرۆمنتەی ئەو شعرەی تێدا گوتەوە چییە، کاتەکەی چ کاتەک بوو، لە چ شوێنەک بوو. یعنی هەر لە سەرەتاییەوە بەڕاستی چین شتێکی زۆر جیاواز دەکا. بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە هە بە کورتی، چکە ئێرە جێگای ئەوە نییە. هەرچی توول هەیە ئێستا بەردەستە لە بۆ ئەوەی هەر مامۆستایەکی زانکۆیان ببورن لەوانەیە من بڵم قوتابی لەلاتە ناسایی بیچکە زمانمان وا لێ ڕاتێ لە هەولێر قوتابیان خوێنکارە کاتەکە دەوێت توێژینەوە چ بکە لە سەرەتاوە هەتا وەکو کۆتایی لە توێژینەوە ئێستا چەندین تووڵی ژیری دەستکرداندرایە. بەڵام ئەوەی کە من مەبەستمە هەر بە سەریعی باسی کەم گۆڤارەکان، طبعاً ئەمن لە زۆربەی گۆڤارەکانی کوردستان بەتایبەتەوەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا سەرۆکی لیژنەی هەڵسەنگاندنی گۆڤارەکان بووم. لە هەموو شوێنێکی شەوم گوتیەنەوە کۆی دکتۆر محەممەد لێرەبی هەموو کوردەك پێویستە شانازی بەو گۆڤارانە بکە کە ئیستا جیهانیە، بەتایبەتی زانکۆی کۆیە ئارۆی، ئێستا گۆڤاری زانکۆی سەلاحەدین، ئێستا گۆڤاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. ئەوانە کە بوون بە جیهانی بەڕاستی هەر ئەو کەسانەی کە ئێستا لێرە دابینن ئەوانە کردیتیان نەوەکو پارەیان سەرف کردبی. ئێستا وای لێ هاتیە زیرەکی دەستکرد بوویتە هۆکارێک لە بۆ ئەوەی کەوا لە هەموو شوێنێکی گۆڤارەکاندا هەبی. بەتایبەتی لەو دوو داتابێزە جیهانەی کە هەمومان خەونی پێوە دەبینین ببتە هۆکارێک لە بۆ بەرزکردنەوە ڕانکی زانکۆیەکان کە بریتیە لە سکۆپەس و وێب ئۆف ساینس، هەر هەمویان ئێستا بە ژیری دەستکرد کردیە. ژیری دەستکرد
من یەک بابەتی زۆر گرنگ هەیە کە حەزم لێرە باسی کەم لە بۆ ئەنگۆ بزانن چەند گرنگە ژیری دەست کرد. زانکۆیەک لە دەڤەری با بڵێن لە منطقەی عەرەبی بەغدا و ئەو منطقانە یەک هەڵای گچکەی کرد زانکۆیەکە لەبەرەوەی ئێستا ئەو دەستگایانە ژیری دەستکرد بەکاردەهێنە لە بۆ دیاریکردنی هەڵەکانیان بە یەک هەڵا یەکسەر بە ئای یەکسەر زانیان ئەوان هەڵەیان کرد و دەریان کردن لە سکۆپەس. یعنی ئێستا ژیری دەستکرد کارێکی زۆر لەوەی گەورەتر دەکات کە ئەمن ئەتوو بیری لێ دەکەینەوە. ڕۆژانە ژمارەی ئەو توێژینەوانەی لە جیهان دەکردرێ لە بواری پزیشکی، لە بواری ئەندازیاری، لە بواری مێژوویی، لە هەموو بوارەکان ڕۆژانە ژمارەیان زیاد دەبی. یعنی لە ماوەی چی کەم بڕوا بکە ئەمن بەبیرم دێ کاتێک باسی توێژینەوە دەکردرێ بە سەریعی یەکسەر دەڵێن کۆڤید-19. بەڵام ئێستاوەی لە هاتێ ژمارەی توێژینەوەکانی کە باسی ژیری دەستکرد دەکات لە کۆڤید-19 زۆر سەریعترە. پەبلشەرەکان ئێستا پەبلشەری جیهانی دروست بووە هیچ کەسێکی تێدا نییە. تەبعاً ئەمە کە چووینە چین شتی زۆر غەریبمان دیت. بۆ نمونە چین یەکەم وڵاتە لەسەر ئاستی دنیا یەکەم نەخۆشخانەی دروست کردێ 12 ڕۆبۆتی تێدایە 24 سەعات ئیش دەکا نزیکەی نازام چەند زۆر عملیاتیشی لێ دەکرێت هیچ کەسێکیشی تێدا نییە. بۆیە ئەو توێژینەوانن وایان کردێکە گۆڤارەکان طبعاً گۆڤارێکمانەیە 100% ئەو گۆڤارە ژیری دەستکردە پێی دەگوترە کیۆس یەکەم مۆدێلە لە دنیا. خەڵکەکی زۆر دێتە ئەو پێشانگایانە لەوانەیە بڵێەوە لە بەرچی باسیوە دەکەن گەنجینە ئەوانەی کە با بڵێن تازە دەتانێت بێنە زانکۆی. بەخوا ئێستا ئەمە خەڵکانێکمان هەیە مانگانە بە دەفتەر پارە پەیدا دەکات لە دروستکردنی گۆڤار. یعنی با بڵێن وەکو ئەوەی کە دکتۆر باسی کرد کە ئەمە دەڵێن ئینتەرپرینەرشیپ ئێستا لە گۆڤار پارێکی زۆر باشن. هەر لەو سلێمانەی گۆڤارێکەیە بەناوی جۆرنال ئۆف ستەدیس ئین ساینس ئەند ئینجینەرینگ ئەوانەی کە دروستیان کردێ ژنومێر دەکەن چەند کەسی دیکەش لەلایەن ئیش دەکات بوویتە هۆکارێکی زۆر باش لە بۆ پارە پەیداکردن. و لەناو ئەوانەی کە زۆر گرنگە من پێویستە باسی کەم بریتێ لە بابەتی زمان. خەڵکێکی زۆر لێرە کێشەی زمانی هەیە. ئێستا لە ڕێگەی ژیری دەستکردەوە هەموو شتێک لە زمان دەکردرێ. ئێستا بە یەکتر بەستینەوە لەگەڵ هەموو قوتابیان بە یەکتر بەستینەوە لەگەڵ هەموو توێژەرانی جیهانی چەند تووڵێکمان هەیە دەتوانی هەر قوتابیەکە دەوێ هەر توێژەرەکە دەوێ لە هەر شوێی دنیابی دەتوانی بیکەی دەتوانی بۆ نووسینەوە. یعنی کاتە دەبێت تەڵەبە چۆن بنووسیەوە چۆن توێژینەوەکان بنووسیەوە ئەوانە هەموو ژیری دەستکردن ڕۆژانە دروست دەکردرێ. زۆر جاران قوتابیەکان یان مامۆستایان لە زانکۆ کێشەیان هەیە دەڵێن ئەمە کاتێک کە توێژینەوە دەکەین توێژینەوەکانمان پێویستیان بە ئامار هەیە. ئێستا با بڵێن باشترین وێبسایت دروست کردرا کە وێبسایتە پێدەرەن جولیەس تەنها و داتایەکانی خۆتی بدێ لە ماوەی چەند چرکەک ئامارت لە بۆ دەکا تێبڵە لە بۆ دروست دەکا وێنت لە بۆ دروست دەکا کە زۆر جار ئەمە ئەوانە بە پارەی زۆر دەکەین. ئەوانەی کە لێرە دانیشتی ناگەر لە مامۆستا بن لە زانکۆ هیوایان هەیە $2000 $3000 سرف کردێ کەچی ئەوە لێرە هەمووی بە ژیری دەستکرد دەکردرێ. ئەو وێبسایتە کە دروست کردرا لەلایەن چەند با بڵێن چەند گەنجەکەوە هەرچی تووڵەکت دەوێ بە تایبەتی ئەویان هەرچی تووڵەکت دەوێ هەرچی ئەپلیکیشنەکە دەوێت کە لە زانکۆ پێویستت پێ دەبێت لە هەموو بوارەکان هەتاوەکو زانکۆ تەواو دەکەی هەر هەمویان کردیتە یەک وێبسایت هەر هەمووشی ئایە هەر هەمووی لە ڕێگەی ژیری دەستکردەوە. سکۆلاری ئەمە توی بمە هەر جێک دەڵێم کاتان لێ دەکەم سکۆلاری دابەزێنن یان بڕۆنە ناو وێبسایتی سکۆلاری هەموو تووڵەکانی ئای تێدایە. سەرڕای ئەوەی کە لە توێژینەوە بەکەلک دێ چەند شتێکی دیکە هەیە. ئێستا ئەو کەسانەی کە هاتوون لێرە پێشکەشکەن ئیسفادەی لێ بکەن. گەورەترین پرۆژە لەسەر ئاستی هەموو دنیا لە بواری ژیری دەستکرد پرۆژەکە کە یابانیەکان ڕایانگەیاندێ پرۆژەکە ناوی ساکانایە. طبعاً ئەو پرۆژەیە لە بۆ زانیاریتان بە $15 لە ماوەی چەند سەعاتێکی زۆر کەم ساینتیفیک دیسکەڤەری دەکا واتە دۆزینەوەی زانستی دەکا. ئەوەی کە زۆر باشە لەبەرچی ئەمە لێرە باسی دەکەم ئەویش ئەوەیە لە ڕێگە ئەو گوگل فۆرمەوە دەتوانی بڕۆیە ناو ساکانە ئای دەتوانی لە ڕێگە ئەو گوگل فۆرمۆ داگرا ئەگەر بێت و ئەتو توانایەکی ئایت هەبی ڕاستە و خۆ فۆرمەکەی پڕکەوە زۆر ئاساییە ئەوان وەرد دەگرن چکە بەخۆیان ڕۆژانە دەڵێن چێ بیرۆکەی هەیە لە ژیری دەستکرد با پێمان بڵێ دەتوانی لە ڕێگەی ئەو گوگل فۆرمەوە بێت بە هەمان شێواز لە بواری وانە گوتنەوە. ئێستا
زۆر جاران کاتێکە ئەمە دەچینە قاعەی تەڵەبەکان بەمە دەڵێ وەڵای مامۆستا ئەو محازەرانەی کە بەڕێستان پێشکەش دەکەن بۆ خوای لەوانەیە باپیرمان هەستەوە جێ لا ڕاگری بڵێت خوا ئەو شتە قەدیمە چیەوە نییە بەڵام ئێستا چەند تووڵێکی زۆر زۆر نوێ هەیە بە تایبەتی ئەو دوو تووڵە بۆ مامۆستانی زانکۆ زۆر زۆر گرینگە یەکەمینیان پێ دەگوترێت تیچی دووەمینیشان پێ دەگوترێت ئید و ئای ئای ئەو دوو تووڵە ئێستا هەموو مامۆستایەکتەن بەس بۆ نمونە بڵێ ئەمن مامۆستامە لە کۆلێژی ئاداب لە بەشی جوگرافیا وانەی GIS دەڵێمەوە هەرچی پێویستە لە ماوەی ئەو ساڵە لە دانانی پلان لە دانانی ئیمتیحان لە دانانی لێرنینگ ئاوتکەم هەموو شتەکانت یەکسەر لە بۆ دەڵێ ئەوە هەدەفەکەی منە لە کۆتاییەکەی کە دەمەوێت پێتان بڵێم گەنجینە ئێستا لە کوردستان مەجموعەک پەیدا بوونە ئەوانش دەیانەوێ هەرچی شتە کە پەیوەندی بە خوێندن و خوێندنی باڵا هەیە هەر هەمووی بکات بە زیرەکی دەستکرد بە ژیری دەستکرد چەند نمونەکتان لە بۆ دەڵێم کە ئەنگۆ دەتوانن دواتر ئیستفادەی لێ بکەن یەکەمینیان ئێستا زۆربەتان لێرن لەوانەیە پرسیارتان هەبی لەو پێشەنگایە پرسیارەکەتان بەدەست نەکەوی وەنیە بڕۆنە ناو ChatGPT بڕۆنە ناو ChatGPT لە بەشی سەری ChatGPT بەشەکی تێدا نووسرای GPTs لە GPTs بڕۆ ئەوەی داگەرە MOHEKRGPG هەرچی پرسیارەکەت هەیە لە خوێندی باڵا لە هەرێمی کوردستان طبعا ئەو پرسیارە طبعا ئەوە بەخۆشبەختیەوە ئەوە یەک لە پرۆژەکانی زانکۆی کۆی هەرچەندە مامۆستانی مە لە زانکۆی کۆیە بەڵام ئەمن خۆشیانە من دەوێت بە تایبەتی دکتۆر هەڵگورت ئەو پاڵەوانەی لە زانکۆی کۆیە هەمومان یعنی شانازی پێوە دەکەین ئەوە یەک لە پرۆژەکانی دکتۆر هەڵگوردە لە زانکۆی کۆیە کردیتی هەر یەکێک لەنگۆ دووبارەی دەکەمەوە بڕاتە ناو ChatGPT لە بەشی سەرەوەی ChatGPT GPT سەیە لێدە لە GPT MOHEKRGPG هەرچی پرسیارەکەت هەیە لە خوێنی باڵا لە وەزارەتی خوێنی باڵا ئۆتۆماتیکی بە ژیری دەستکرد وەڵامت دەداتەوە جگە لەوە پرۆژێکی زۆر گەورە هەیە کوڕێکی کورد هەیە گەنجێکی بەڕاستی بە ئینێرجیە ناوی مامۆستا عەبدولهادیە لە زانکۆی کوردستان لە هەولێرە UKH لە هەولێر ئەو کوڕا پرۆژێکیان هەیە لە تەلیگرام پرۆژێکیان هەیە لە تەلیگرام کە ئەمن بە یەک لە مەزنترین پرۆژەکانی دادەنێن بە ناوی ئاسۆسۆفت هەمووتان بڕۆنە ناو تەلیگرام بنووسە ئاسۆسۆفت داشبۆت پێی بڵێ هەرچی شتێکت دەوێت لە بە ژیری دەستکرد بۆ نمونە قسەی پێ بڵێ ئەو وەڵامە دەداتەوە لە بۆ دەکاتە تێکست لە بۆی بنووسە لە بۆ دەکاتە قسە شتی زۆر زۆر باشی تێدایە پرۆژێکی دیکەمان هەیە ناوی ڤەژینە وانە کوردانی ڕۆژهەڵات کردیتیان پرۆژێکی دیکەمان هەیە مەجموعەک لە گەنجی خەڵکی سلێمانی بە ناوی بلەدۆت IQ کە ئەو پرۆژەیە تەرجومەیە پرۆژێ بلە IQ پرۆژێکی تەرجومەیە بەڵام تەرجومەکی ئاساییە بۆ نمونە ئەتوو کتێبەکەت هەیە بە ئینگلیزی کتێبەکەت هەیە بە عەرەبی ئەو کتێبە دەتەوێت بیکە کوردی بیدە بلەدۆت IQ یەکسەر کتێبەکەت بە کاملی بە چ دابیتێ بۆ نمونە بە وەرد دابیتێ بە وەرد لە بۆ دەکاتە کوردی بە PDF دابیتێ بە PDF دەیکاتە کوردی کە ئەوە مەجموعەک پرۆژێ ئەمن لە ڕێگەی پێداگۆژیەوە کۆنتاکتم هەیە لەگەڵ مامۆستایان ئێستا بە حکمی ئەوەی کە ئەمە مامۆستاینە لە بەتایبەتی زانکۆی سەلاحەدین 25,000 قوتابی هەیە نزیکەی 2576 مامۆستامان هەیە زانکۆیەکی زۆر گەورەیە لە هەموو کوردستان بە داتای وەزارەتی خوێندی باڵای 11,571 مامۆستا هەیە 22.3 لە سەتای ئەو مامۆستایانەی هی زانکۆی سەلاحەدینە ئەمە کۆنتاکتمان لەگەڵیان هەیە ڕۆژانە دەڵێن مامۆستایانە ئەگەر بێت و ئێوە نێن لە زانکۆ ئیحتیمام بە ژیری دەستکرد نەدەن بەخوای نەک بەخۆمان زانکۆیەکەشمان بەدوا دەکەویت زۆر سپاس ببورن لە کاتیشم گرتن ویستم بە سەریعی هەندێک شت پێشکەش بکەم دەست خۆش دکتۆرە دکتۆر ماندوو نەبیت ئەچمە لای دکتۆر ئاڵا دکتۆر گیان بە حکمی ئەوەی کەوە باڕێستان پسپۆری ئاسایشی ئەلکترۆنی ئەمەوێ بە پرسیارێک دەست پێ بکەم خوێندنی باڵا چ ڕۆڵێکی هەیە لە پێکێنانی کادرە پسپۆرەکانی بە تایبەتی لە بوارە هەستارەکانی وەکو سایبەر سکوێریتی یاخود بێگدایتیا یاخود ئاسایشی نیشتیمانی بەڵێ دەست خۆش بێ زۆر سپاس خوێندنی باڵا ئەتوانێت وا بکات کە ئەو پرۆگرامانەی کە هەیەی بە پێداچوونەوە و بە ئیمپروڤکردنی بۆ ئاستێکی بەرز و وا بکات بیڕەخسێنێت کە خوێندکار بتوانێت بخوێنێت لەو بوارە تایبەتانەیە ئەتوانێت یارمەتی خوێندکاران بات و یارمەتی کۆمەڵگەکە با بەگشتی
و بواری زیرەکی دەستکردی ژێکێکە لەو بابەتانە کە هەم خۆی وەکو خۆی بوارێکی گرنگە و لە هەموو بوارەکانی تریشە کە لە زانکۆکانە خوێندێت بەکارەهێنرێ. اینجا ئەگەر یەک باسی تری ئەوە بکەم کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە بوارەکانی زانست و پیشەسازی و ئەوانەیە لە چاو وڵاتە جیهانیەکانە لە دواوێ، بۆیە ئەبێت زیرەکی دەستکرد و بیان هەر بابەتێکی تری کە زۆر نزیکە لێوەی مەشین لێرنینگ مەسەلەن ئەوانە ئەبێت لەو بابەتانەیە لەو بوارانەیە بەکاری بێنین کە ئیسیفادەی هەیە بۆ هەرێمی کوردستان و کاریگەری ڕاستە خۆیە بێ لە سەریان. بۆ نمونە لە کەرتە گشتیەکان وەکو خوێندنی باڵا، پەروەردە، تەندروستی، حکومڕانی لە مەسەلەی ئاسایشی نەتەوەییشە. سایبەر سکیوریتی یەکێکە لە 5 دۆمینەکەی کە جاران 4 دۆمین بۆ ئەیر و لاند و سپیس و سی کە بیپارێزرە. لە ئێستا سایبەر سکیوریتی یەکێکە لەو دۆمینانەی کە ئەبێت لە ناشنال سکیوریتیا بپارێزرێ. اینجا ئەمە سایبەر سکیوریتی کە یەکێکە لەو دۆمینانە چۆن زیرەکی دەستکردی تیا بەکاربێنین و چۆن وا بکەین کە هێرشی ئەلکترۆنی و مۆنیتەرکردنی سیستمەکانمان تەواوی زانیاریەکانی کە هەمانە لەوانەیە بەکاری بێنین یان لە بڕیاردانە یان لەو بابەتانەیە ئاوایی بەو شێوەیە ئەتوانێت خوێندنی باڵا کاری لەسەر بکە. هەروەها ئەم دروستکردنی خوێندنی باڵا توانێت دەوری هەبێت لە دروستکردنی کادری لۆکاڵی و خۆماڵی. بەڕای من زیرەکی دەستکرد ناتوانێت جێگای کادرەکان بگرێتەوە، بەڵام زیرەکتر و خێراتریەکە. هەروەها لە بواری سایبەر سکیوریتیشە ئەتوانێت وا بکە کە باشتر و دقیقتر ئیشەکانی بکە. بۆیە بەڕای من خوێندنی باڵا ئەتوانێت دەورێکی زۆر باشی هەبێت لە بەڕێوەبردنی ئەو بەڕێوەبردن و زیادکردنی تواناکانی ئێمە لە هەرێمی کوردستان لەو بوارەیە. بەڵێ دکتۆرە پرسیارێکی کە لە کاتی چەکساسی خوێنی باڵایە چ ڕێگایەکە بۆ پاراستنی زیاتری ئەو زانیاریانە بە تایبەتی زانیاری هەستیارەکان بەتایبەتی ئەو زانیاریانەی کە لە ناوخۆی کوردستانە ئەو ڕێگایانە چییە؟ ئایا توانین لە ڕێگەی بەرگری سایبەری و ڕێساکانی پاراستنی زانیاریەوە پارێزگاری لەو زانیاری هەستیارانە بکەین؟ بەڵێ هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکەوە کە تەئسیری سیاسەتە لەسەر جۆگرافیا لە شوێنێکی زۆر هەستیارە، عێراق، ئێران، تورکیا، سووریا، ئەمە کە وا ئەکات ئەم ببێ بە شوێنێک کە زۆرترین ئەتاک یان زۆرترین ئاڵۆزی بۆ دروست ببێ. اینجا لە ئێستا ئەتاکی سکیوریتیش زیای کردوانی جاران ئەگەر هەر ئەتاکەکان بە شێوەیەکی تر وایە لە ئێستاە ئەتاکی سایبەر زیای کردووە. بۆیە ئێمە ئەبێت داتاکانمان زۆر بە شێوەیەکی زۆر باش بپارێزین، ئەبێ سکیوریتی ئۆپەرێشن سنتەرمان هەبێ، ئەبێ کادر دروست بکەین، یعنی لەلایەکەوە مۆنیتەر بکەین، لەلایەکەوە کادر دروست بکەین، لەلایەکەوە ریسەرچ بکەین، کەواتە ئیشێکی زۆر زۆرمان هەیە لەو بوارە لە ئێستا لە ڕووی پاراستنی داتاکانمانەوە ئەمانە و ئەبێ پرەدیکتیش بکەین و ئەمە زیرەکی دەستکرد ئەتوانێت زۆر یارمەتیمان با لەو مەجالە. من حەزم کرد چەند شتێک شێر بکەم لەگەڵ ئێوەیە لێرە. ئەمە ئەو توێژینەوانەیە کە من ئەم ساڵ یعنی لە ماوەی ساڵێکا بڵاوم کردوێتەوە لە بواری زیرەکی دەستکرد لە بواری سایبەر سکیوریتیا کە لەوانەیە 20 کەسێک لە هەرێمەکەیە ئاوا فۆکەسی کردوێتە سەر بوارێکی وا تەکنیکی، ینی بۆ لەوانەیە بۆ زۆر پەبلیک زۆر ئیسیفادەی نەبێ، بەڵام بۆ ئەو کەسانی کە لە بوارەکە ئیشەکەن لەسەر ئاستی ئینتەرناشناڵ هەڵبەت هەیەی. ئەگەر من ئاماژە بەوە بم لێرەیە بۆ نمونە لە یەکەم دانەیە بەهۆی بەکارهێنانی مەشین لێرنین و NLP و ئەلگۆریتمە جیاوازەکانەوە ئەتوانی ڕەمسەموێرەکان بدۆزیتەوە لە ناو
کۆمونیکیشنەکانە لەناو ئیتیساڵاتە یعنی لەناو ئینتەرنێتە ئەتوانم ئەو ماڵوێر و ڕانسەموێرانی کە هەیە دەستنیشانی بکەین لە ڕێی زیرەکی دەستکردو ئەمە بۆ پاراستنی داتایە یان لە یەکێکی ترا لە کە AI Power Detection of Encrypted Jihadi Threats لە کۆمونیکیشنی کۆدکراوی بینی جیهادیەکانە بە بەکارهێنانی AI لە مەجای پاتێرن لە مەجای ترافیک پاتێرنە ئەتوانین بیدۆزینەوە کە چ خەتەرێک هەیە و لە کۆنتنتەکانیانە بیدۆزینەوە کە ئەمانە بەڕاستی کە تیرۆریستن بۆیە ئەمە خەتەرێکی ترەکە بۆ نمونە من نیشانم کردووە لە ڕێگەی ئەوە یان لە یەکێکی ترا بەرتم بەکارهێناوە بۆ ئەوەی هیت سپیچ طبعا لەگەڵ ئاثەرەکانی ترا هیت سپیچ دەستنیشان بکەم لە سۆشیال میدیایان تیرۆریزم ئاکتیڤیتی لە ناو داتایەکی بیگ داتایە بدۆزینەوە لە بابەتێکی ترا لە تەلەگرام کە چۆن ئایسیس چەناڵی هەبووە لە تەلەگرام ریسێرچمان کردو لە ڕێگەی ئەی‌آیەوە بەکارهێنارەکانی ئەی‌آیەوە توانیمانە بیدۆزینەوە ئەنەلیسی بکەین کە داتاکە وە پۆلێنی بکەین هەروەها لە مەجای کاونتەر تیرۆریزم لە کۆنتنتەکە ینی ئەمە جاری یەکەم خەڵکەکانمانە دۆزیەوە دەکان ئەم جارە کۆنتنتەکە هەر بە بەکارهێنانی بیستوانی ومانە ئێڵەم ئەو بدۆزینەوە لە یەکێکی ترا توانیمانە گرافیکەڵی وا بکەین کە ژیری دەستکرد بەکاربێنین جوانتر باشتر بابەتەکان ببینێ بۆ مەجای پێنتێستین و دەستنیشانکردنی ڤولنەرەبلیتی ئاخردانەش کە بڵاومان کردەوە دروستکردنی چاو بوو بۆ پێنتێستەر بۆ ئەو کەسانی پێنتێستەرە و کەسانن کە خاڵی لاوازی لە سیستمەکانە ئەدۆزنەوە ئەڵێ لێرەوە هاکەکرێ و پێت ئەڵێن بۆی چاکی بکەیت وە کە چاکە کرد کەسی کە نەتوانێت هاکە بکە ئەم پێنتێستینەش ئەیمانتیا بەکارهێنا بۆیە جوانتر بیبینێ وەکو ئینسانێک بیبینێ کەواتە توانم لێرەوە بڵێم کە ژیری دەستکرد ئەتوانێت لە مەجای ناشنال سکیوریتیە زۆر ئیمپروڤی تواناکان بکات. دەست خۆش بێ دکتۆرەگیان سپاس. ئێستاشە چین بۆ لای دکتۆر دیاری وەکو ئەندازارێکی کۆمپیوتەر ئەگەر لە ڕوانگەیەکی پراکتیکیەوە باسی بکەین چۆن ئەتوانین ژیری دەستکرد بە شێوازێکی استراتیژی بخینە ناو سیستەمی خوێندنی باڵا لە کوردستان. ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ جاندانی پانێڵە. ڕاستی حەزەکەم سەرەتا باسی ئەو بکەینکەوە ژیری دەستکرد شتێکی تازە نییە تقریبان لە ساڵانی پەنجاکانەوە ژیری دەستکرد هەیە AI ئەلگۆریتمەکانی لە ساڵانی هەشتا هەتا ئەم ساڵانی سەرەتای 2000 چەندەها ڕیسێرچ و توێژینەوەی تایبەت هەیە لەسەر ژیری دەستکرد بەڵام کێشەیەکە بوو لە ساڵانی پێشووە کەپاسیتی ئەو کۆمپیوتەرانەی کە هەبوون توانای ئەوە نەبوو کە بگاتە حەدیەوەی کە ئیشی بیگ دەیتایەکی زۆر ئەنەلایز بکە بگاتە ڕێژەی ئەوەی کە بەڵین جەنەرەتیڤ AI وەکو ChatGPT و دیپسیک و ئەمانەی کە هەیە کۆمپیوتەرەکان گرافیکەکان پرۆسێسەرەکان ئامادە نەبوون کە بتوانن ئەو هەموو دەیتایە لە یەک کاتە ئەنەلایز بکات و ئەو ئیشەی پێ بکات بۆیە ژیری دەستکرد تەنها لە بوارێکی کەم بەتایبەت لە بواری زانستی کۆمپیوتەر و بواری ئەندازیاری کۆمپیوتەر ئەما بۆ کە بەردەوام چۆن ئەلگۆریتمەکان پەرە پێیرا ئەلگۆریسم هەبوو با بڵێن بەردەوام پەرەیان پێیرا بەرەو پێشەوە چوون بەڵام کەپاسیتیمان نەبوو یان با بڵێن ئامێرێکمان نەبوو کە ئەمانەی لەسەر ڕام کرێت دواتر لە کۆتایی ساڵی 2000ەکان 2015-16 بەرەو سەرەوە کە بواری کوانتۆم کۆمپیوتەر هاتە پێشەوە کە بواری چەند جۆرێکی تر لە سوپەر کۆمپیوتەرەکان هاتنە پێشەوە توانرا ئەو هەموو دەیتایی کە چەند ساڵە هەیە خەزن کراوە کۆکراوەتەوە بەکار بهێنرێت تاکو ژیری دەستکرد باتە لێڤڵێکی تر بەرەو پێشەوە کە ئێستا هەیە پێوترێت ChatGPT یاخود جەنەرەتیڤ AI دیپسیک و جێمنای و چەند مۆدێڵێکی تر هەن ئیتر ئەوە بۆ هۆکاری ئەوەی کە ڕاستەوخۆ لە هەموو شوێنەکە ژیری دەستکرد بڵاو بۆەوە هەموو چەندی سیمینار و پانێڵی لەسەرەکرێ و خەڵک بوو بە بەکارهێنانی لە ژیانی ڕۆژانەیە ئەگەر بینە سەر باسی ئەو بکەین لە بواری خوێندنی باڵا بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێستا بینە سەر بواری خوێنی باڵا زۆربەی زۆری توێژەرەکان مامۆستایانی زانکۆ بە تەنانەت خوێندکاران پشت دەبەستن بە جەنەرەتیڤ AI تایبەت ئەوەی کە جەنەرەیتی دەیتات بۆکە لەسەر ئەو زانیارانەی کە پێشتر کۆی کردێتەوە بەداخەوە لە
هەنێ وڵاتان بەتایبەت لە هەرێمی کوردستان تا ئێستا زانکۆکان هیچ ڕێنماییەک پۆلیسیەکمان نییە کە چۆن نازانم یان ئەگەر لەم کۆتاییە چەند زانکۆیەک هەستا بن بە دانانی پۆلیسیەک کە چۆن ژیری دەستکرد مامەڵی لەگەڵا بکرێت لە زانکۆکان چونکە خەریکە بێتە هۆکارێکە ئەوەی لە جیاتی ئەوەی ئەسیستەنت یاریدەدەری تۆ بێ کارەکانە بۆ خێرە بکە خەریکە بێتە ئەوەی کە ڕیپلیسی تۆ بکات زۆرێک لە خوێندکارانمان ئێستا وایان لێ هاتووە پشت بە هیچ زۆرە خوێندنەوەیەک نابەستن تەنها هەموو چاو و تەرکیزێکیان لەسەر ئەوەیە بەکارهێنانی یینە سەر کلاس کۆدینگ کۆدەکەت بۆ نووسێ و ڕێخسە سابمیتیەکان وێب دیڤلۆپمنت وێبێک دروست دەکات هەمووی بەژیری دەستکرد یەیتە سەر سەمەڕایزی ئارتیکڵ ئەوەی کە جاران بۆ نمونە لە بواری توێژینەوەیە پێویست بوو تۆ پەیپەرێک بێنی بیخوێنیتەوە زۆربەی سە دکتۆر بەکێت ئاگادارە ڕیڤیۆرەکان لە 100% توش دەبەستن بە بەکارهێنانی ژیری دەستکرد هیچ ئەوە نەماوە کە تۆ بێنی پەیپەرەکە بخوێنیتەوە بە تەواوەتی لی تێبگەی گاپەکانی بدۆزیتەوە کۆمنتی خۆت بەی نەخێر ئەپلۆد یەکەی لە ناو یەکێک لە تووڵەکانە لە ماوەی کەمتر لە دەقەیەکە هەموو ئەو کۆمنتانە دەیاتێت زۆر جار کەسەکانمان نایخوێنەوە ڕاستەخۆ کۆمنتەکانە نێرێتەوە بۆ ئەو کەسەی کە ئەوسەری ئەو پەیپەرە ینی ئەمە یەکێک کۆمەڵی کێشەمانەیە بەجددی هەم لایانی باشەی هەیە و هەم بۆژم بە ئاڵنگاری بۆمان گەورەترین کێشە تا ئەم دەقێشکەیڵینەوەیە سیستمێکمان نییە پۆلیسیەکمان نییە کە چۆن تەعامل بکەین لەگەڵ ژیری دەستکرد بۆ نوێن لە ماوەیەمە یەکێک لە کلاسەکانمە کەوانم شەرح کرد سیرەکەم چەندانەیەک لە فێرخوازەکان هیچ نووسینەوەیەک ناکەن وانەکەش تقریبان نزیک بوو لە ماثماتیک بەیس بوو کە پەیوەندی بە ماثماتیکەوەیە بەجددی بەبێ نووسین ناکرێت پرسیارەکەم بۆچی ئەڵە وەڵام مامۆستا ئەپێکم دابەزانووە لە موبایلەکە ئەوەی کە تۆ باسیەکەیت ڕاستەخۆ هەمووی ڕیکۆرد دەکات بۆ مەکا بە سەمەریەک و دواتریش کۆمەڵی پرسیارێڵێ ئەم پرسیارانە پۆسیبڵن لە ئیمتیحان لێت بێت و هەروەها ئەم پرسیارانەش هەنەگەرێت مامۆستاکەت ئیحراج بکەیت توانێت پرسیارانەشی لێ بکەیت لەسەر مادەیە یعنی نووسین نەماوە بۆ نمونە کریتیکال تhinking یەکێکە لە گەورترین کێشەکان بۆ نەبیرکردنەوە ئاسانکاریە بەڵام لە هەمان کاتەکە خەریکە بێ بە ریپلیسمنت بۆ نمونە وەکووە کە تۆ لە شوێنەکە ئیژەکەی ئەگەر کەسێک بێنن بڵێن ئەم کەسە فێر بکە بۆی ببێ بە هاوکارە لە کاتیشەکە زۆر بە جوانێتوانی معاملەکەکەی ئێگەر بڵێن ئەم کەسە بێنە تاو کاتی بە تەواوەتی فێرە بێت دواتر تۆ دەرەکەین ئەوە خەینە شوێنی تۆ خەریکە ینی پێویست دەکات کە قوتابیان خوێندکارانمان لەو تێبگەن کە بەکارهێنانی AI ناکرێت بەو شێوازە هەڕەمەکێ بێت کە ئێستا دەستمان پێکردووە پێویست دەکات ڕێنمایی تایبەت بەکارهێنانیە بێت بەداخەوە بۆ نمونە بەشێک لە جۆرناڵەکانیشمان ئێستا ڕاستەوخۆ کە ئارتیکڵێکی بۆ نووسیت ئیشەکە لە 100% با بڵێن ئۆریجناڵە تۆ خۆ دروستە کردووە هەمووی ئیشی ڕیسێرچ کردووە دەیتا ئەنلاز کردووە بەڵام ئێمە وەکو بەشێک لە مامۆستایان لە کورد کێشەمانەیە لە زمانی ئینگلیزی تەنها تۆ یەکێک لە AI توڵەکانە بەکارهێناوە بۆ ئیمپروڤمنتی زمانی ئینگلیزی بۆ بنووسینەکە ئەو پەیپەری کە هەدا و توێژینەوەی بە شێوازێکی ڕوونتر ئاسانتر پێشکەش پێ ڕاستەوخۆ کەسێکێکە ئەڵێ ئەمە بە AI نووسراوە ڕیجێکتی ئیشەکە دەکا لە کاتێکە هەنێک پەبلیشەری زۆر گەورەمان هەیە وەکو IEEE کە لە بواری ئەندازیاریژەکە ئەڵێ کێشەمان نییە پەیپەرێک ئەگەر بە AI بنووسرێت بە مەرجێک کلینیکال دیسکەشن ینی ئەو شتانی کە پەیوەندی بە لایەنی تەندروستیەوەیە پرس بە AI کرابێ بەڵام ناکرێت لە ڕاستەوخۆ بڕیاری AI بێت بۆیە زۆرێک لە پەبلیشەرە گەورەکان لە ئێستا هیچ کێشەیەکیان نییە لەگەڵ بەکارهێنانی ژیری دەستکرد بەڵام تا ئێستا زۆرێک لە گۆڤارە ناوخۆیەکانی خۆمان ڕاستەوخۆ پەیپەرەکەی بۆ نێرێت تەنها ئەوەیە کە تۆ زمانەکەی پێ ئیمپرۆڤ کردەوەات کردەوە بە شێوازێکی ڕوونتر ئاسانتر ئینگلیزیەکی جوانتر پێشکەشی بکەیت ڕیجێکتی ئیشەکە دەکات لەبەرەوەی نووسینەکەی ڕێکخراوە کەواتە دکتۆر ئەتوانم بپرسم ژیری دەستکرد هیچ مەترسیەکە هێنێتە ناو بواری خوێندنی باڵاوە لە کوردستان بە تایبەتی لە ڕوانگەی ئاسایشی نیشتیمانی کوردستان ئەگەر لەو ڕوانگەوە بەڵێ زۆر توڵی تایبەتمانەیە کە ئێستا بەکارهێنێت بۆ نمونە بۆ کۆپیکردنەوەی دەنگی کەسێک بۆ وێنە بۆ نمونە زۆر جارەیە ئێستا خۆمانەی بینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەڵێک کارکتەری کوردی پیا بوون کە لە 100% ئەمانە بە ژیری دەستکرد دروستکراون کۆمەڵێک وتە ئاخاوتە پیشانەیە هەنێک کەسەیە نازانێت ئەمە ژیری دەستکرد ڕاستەخۆ باوەڕەکە کۆمێن دەکا قسەکات ئەکرێت دروستکردنی ئەم شتانە کاریگەری نەرێنی هەبێت لەسەر ئاسایش بۆ نمونە تەنانە ڕەنگە ڕسمی کەسێک بێنرێت وێنەیەک با بڵین ڤیددیویەکی پێ دروست بکرێت لە ناو بنەماڵەکەی تووشی هەڕەشە بێت تووشی کوشتن بێتەوە بەڵێ بێگومان پێویستمان بە تێگەیشتنی زیاتر هەیە پێویستمان بە سەقافەی چۆنەتی بەکارهێنانی ژیری دەستکردێت دەست خۆش بێ دکتۆرگیان من کی پرسیارێکی کەمەوە بۆ پانەلیستەکانم بەڵام پێم خۆشە ئەگەر کەسێک پرسیاری هەبێ بۆ میوانەکانم پرسیارەکان وەرگرم دواتر ئەگەڕێمەوە لای میوانەکانم یەکی بە پرسیارێک کۆتای بە پانێڵەکەمانێنی
دەستان خۆش بێ بەڕاستی سێ بابەتی گرنگ و جوان وروژێنرا. منەمەوێت پرسیارێ لە دکتۆر ئاڵا بکەم، ئایا ئاسایشی نیشتیمانیمان لە سایەی بەکارهێنانی ژێری دەستکرد لە مەترسیە یاننا، و گرنگی دامەزراندنی کۆلێژێکی تایبەت بە ئاسایشی نیشتیمانی لە زانکۆی سلێمانی بۆ چی ئەگەڕێنێ؟ دەست خۆش بێ، زۆر سپاس. ئێمە لە زانکۆی سلێمانی کۆلێژی ئاسایشی نیشتیمانیمان دروست کردووە و لە ئەم ساڵەوە خوێندکار وەرەگرین کە کۆلێژەکە پێک هاتووە لە بەشی سایبەر سکیۆریتی و دراساتی ئاسایش و دراساتی هەواڵگری. ئەمە بۆ ئەوەیە کە خوێندکار لەم بەشەیە بتوانێت بە شێوەیەکی ئەکادیمی بخوێنێت، چونکە ئێستا بۆ نمونە بەشی ئاسایی ژیان هەواڵگری ئەتوانێت لە دیفاع بخوێنرێ، ئەتوانێت لە ناوخۆ بخوێنرێ، ئەشتوانێت بە ئەکادیمی بخوێنرێ، وەکو ئێستا لە زۆربەی وڵاتەکان دەستیان کردو بەوەی کە ئەو بابەتانە بە ئەکادیمی بکەن و بێتە ناو خەڵکەوە بۆیە بتوانرێت زیاتر پارێزگاری بکەن. لەو هەر یەکێک لەو بەشانە ئێمە ئایە خوێنین زۆر زۆر بەوردی بۆ بابەتەکە، بۆ پشگیری بابەتەکە. بەڵێ ئەگەر ئێمە توڵمان نەبێ و ئەگەر ئێمە نەت و کۆمەلگاکەمان چاوکراوە نەبێ بەوەی کە ژیری دەستکرد کەشتۆتەکوێ ئەتوانێت زەرەر بات. بەڵام ئەگەر تۆ کۆمەلگاکە زانی هەر ڕسمێکی بینی یەکسەر نەڵێت، ئەوەی لەبەر ئێمە خۆشتان نەزانن کە کەلتورمان چۆنە، بۆیە ئەتوانرێت بە بڵاوکردنەوەی هۆشیاری و بڵاوکردنەوەی ئەو بابەتانی کە پەیوەندیدارن بەوەی کە ئەتوانێت ئای چی بکات وا بکەی ئەو زیانانە کەم بکەیتەوە لە بری ئەوە وەکو ئاماژەم پێکرد بۆ پشگیری بابەتەکان بەکاری بهێنیت. و بۆ ئەو پرسیارەشی کە گرنگی بە ئەم بەشانە چییە بۆ ئاسایشی نیشتیمانی، ئەمە بێژگەلەوەی کادر دروستەکە، کادری بەتوانە و چالاک کە ئەچێتە ئەو ناو هەموو ئۆرگانیزیشنەکانەوە کە لەوانەیە شارەوانی پێویستی بە ئاسایشە، لەبەرەوەی پێویستی بەوەیە کە کەسێک هەبێت بتوانێت ئەنەلیسی شتەکان لەو ڕۆ بکە، یان لەوانەیە دەستگایەکی سەر بە ئەنجومەنی ئاسایش پێویستی بێ. کۆمپانیاکان پێویستیان بە سایبەر ترێد ئینتەلیجەنس و سێکیۆریتی هەیە، بۆیە ئەتوانێت لێرەوە لە زانکۆ خزمەتی سەرجەم ئۆرگانیزیشنە حکومی و ناحکومیەکان بکرێت. بەڕێزش فەرموو. سڵاتان لێبێ، دەستخۆشی لە بەڕێستانەکەم. ئەوبەتەیەوە ئەمڕۆ دەرگایەکی زۆر گرنگتان کردەوە بە دیوی ئەو دیوە کۆمەڵە خەتەریاتیشان پیشانماندا، وەکو ئەوەی کە لە دەشبوارەکە سوودی بەڵێ. جا من ویستم بگەڕێمەوە بۆ بابەتێک. ئێمە وەختی خۆی لە سۆشال میدیا دواکەوتین، زۆر درەنگ ڕۆشتینە ناوی، کە ڕۆشتینە ناوی گیرمان خواردایە. هەتا ئێستاش باجی ئەو تاخیربوونە دەین و ئەو نەزانینی بەکارهێنانی سۆشال میدیا دەین کە تایە. بۆیە بەشێکی زۆری کێشەکانی کۆمەلگا سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ ئەو تۆڕە کۆمەڵایەتانەی کە هەیە. بەتەسەوری من ژیری دەستکرد ئەگەر ئاگامان لێ نەبێ، ئەگەر زوو فریا نەکەوین معلومات بدەین، زانیاری بدەین بە تەواوی خەڵک، نەک لە ناو سێکتەری خوێندن بێ، نەک تەنها جیلێکی تایبەت و فئەیەکی تایبەت زانیاری لەسەریە بێت، چونکە دوجار تۆ سۆشال میدیاگە پڕە لە ئەو بەرهەمانەی کە لە ژیری دەستکرد بەرەمێنێ، تایبەتی بۆ دکتۆر. حەزەکەم چکە تۆ زۆر ئاماژەکانت بەرەوە ڕۆی کە ئەبێ ئاگامان لێ بێ، لایەنی سلبیشی هەیە کە زۆر زۆر خەتەرە. بەڕای من باشتر نییە هەل لەم سەرەتایەوە ئێمە دەستبەرین بۆ پۆلێنبەندی و بە یاساییکردنی ئەم بابەتە، بۆی بەرچاوڕوونێکی تەواومان هەبێ سبەینێ ڕاست و دروستی بابەتەکە یەک لای بێتەوە. باوەڕکە مامۆسای بەڕێز بڕۆ لە سۆشال میدیا سێریکە ژیری دەستکرد زۆر بەخرا بەکاربێت، یعنی ئەزانی وەکو چی لێ هاتووە، وەکۆی لێ هاتووە لەگەڵ ڕێزم بۆ بە ڕێزەی کە لە کۆڵانێکە مزەمیدا
بیبی عملیاتی مێشکی پێ بکەی یان عملیاتی دڵی پێ بکەی چەندێک خەتەریات لەسەر ژیانی نەفەرگە دووسەکە ئەوانەی ئێستا بەکارێنەری ژیری دەستکردن ئەوەنە خەتەریات لەسەر پەروەردە و فێرکردن و ئەخلاق و شوناسی کوردایەتیەکە و دڵنیاشم جەنابیشت بەشێکی زۆری ئەو بەرەم و بابەتانە لە سۆشال میدیا بینیوە جارێکە دەستان خۆش بێ و سوپاس دەست خۆش بێ وەڵامیتەوە دکتۆر بۆ دکتۆر دیاری دەستەکانە خۆش بێت بەڵێ بەوەی بەڕێزە ئاماژت پێەیە هەمومان بەشێکی زۆرمانەوەی کە ئێستا لە سۆشیال میدیا با بڵێن یەکێک لە سۆشیال میدیاکانە زۆرێک لەو ڤیدیۆ وێنە وتانە بینین کە کاریگەریە نێرێنیەکانی شێ بینین بە شێوەیەکی گشتی وا باشتر ڕاستەخۆ نەک تەنها لە زانکۆکانەوە بەڵکو ڕەنگە بکرێت بە کارنامەیەکی حکوومەتی هەرێم ئێمە دەستگای لە فەرمانگەی توێژین ئۆزام ئایتی تەکنۆلۆژیامانەیە کە لەوێ ئەکرێت هۆشیاری چۆنێتی بەکارهێنانی ژیری دەستکرد بکرێت بۆ سەرجەم تینوژەکانی کۆمەلگا و بە تایبەت ئەگەر بکرێت لە قوتابخانە و خوێندنگاکانەوە دەست پێ بکرێت لەبەرەوەی ئەمانە هەم مامۆستاکان و هەم ئەو قوتابی خوێندکارانە لە ئێستاە ئەبن بەنەوەی داهاتی کۆمەلگا لە ئێستەوە لەوانەوە لەسەر ئەو جیلە کار پێ بکەین و بە هەرمان شێوەش دواتر لە زۆربەی زۆری فەرمانگەکانە خولی تایبەت هەبێت لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەسەر ژیری دەستکرد کاریگەریەکانی باشیەکانی مەترسیەکانی ئایا هەرچێکمان بینی ڕاستەوخۆ بڕوای پێ بکەین چۆن جیای بکەینەوە بیناسینەوە ئایا ئەم ڤیدیۆیەکی دەستکردە یاخود ڤیدیۆیەکی حەقیقیە بەگومان پێشنیازەکەین ئینشاڵڵا لە داهاتووە کەوا ببێ بە یەکێک لە کارنامەکانی حکوومەتی هەرێم بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا چۆن ئەمە چەند بەرنمەیەک لە ڕێگەی ڕێکخراوە نەحکوومەکانەیە کە کۆمەلگا لە مەترسیەکانی بۆ نمونە جێندەر کۆمەڵەشتی تر هەبووە لەسەر پێشوا بەشکە ئەمەش بکرێت بە یەکێک لەو بابەتانە تاکۆی کار لە کار نەترازا و شتەکان لە دەست دەرنەچوو بێت. دەست خۆش بە دکتۆرگیان کەسی کە پرسیاریە یەک پرسیارم هەیە بۆ پرۆفیسۆر دکتۆر عەباس دیلان هەڵبەت جەنابتان لە زانکۆی سەلاحەدینەوە تەشریفتان هێناوە بەخێر بێن ئەمساڵیش لە زانکۆی سەلاحەدین وەبزانم بەشی ژیری دەستکرد دەکرێتەوە و لە بڕیارێکی تازەی هەم وەزارەت و هەم زانکۆیە ئەوەیە کە پرۆگرامی ژیری دەستکرد ئەچێتە نێو هەموو بەشەکانی زانکۆی سەلاحەدین وەبزانم بەڕێزیشت دەرخۆت دانەری ئەو پرۆگرامی ئەگەر هەندێک ڕوونکردنەوەمان لەسەر ئەوە بیتێ و وەڵامی ئەو پرسیارەشمان بیتەوە بۆچی ئێمە لە ئاستی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە ئاستی وەزارەتی پەروەردە تا ئێستا ئیتیکەڵ پۆلیسیمان نییە بۆ بەکارهێنانی ژیری دەستکرد بۆ نمونە ئێمە لە دەرەوە کاتێکە توێژنەوەیەک پێشکەشەکەی لە قۆناغەکانی ماستەر و دکتۆرایە پرۆگرامێکی وەکو تێرنتین هەیە کە ئەتوانێت چێکی پلەیجەریزم و ئەو بابەتانە بکە لە کوردستانە ئیمکانی ئەوە هەیە لە ڕووی تەکنیکیەوە پرۆگرامێک دابنرێت کە بتوانێت چێکی ئاستی بەکارهێنانی ژیری دەستکرد لە توێژنەوەکانی دەرچوون بەتابەت لە ماستەر و دکتۆرایە بکە چونکە بەڕاستی ئێستا لە بەردەم ڕەشەیەکی گەورەیان زۆر جار من توێژنەوەی ماستەر یا دکتۆرا بینم یەک پارچە بە ژیری دەستکرد کراوە کە لێش یەپرسی بۆچی بەکارێنێ ئەڵێ هیچ یاسایەک هیچ ڕێنیشاندەرێک هیچ پۆلیسیەکی وەزارەت نییە کە ڕێگری بکات لەوەی کە من ژیری دەستکرد بەکار بێنم یاخود ئاستەکەی دیاری بکەم ئەگەر لەو بارەوە بۆ چوونی خۆتمان وەکو توێژەرێکی سەرکەوتوو بێ وڵی سوپاس دەستت خۆش بی دکتۆر سپاس طبعا پێشریش باسم کرد زانکۆی سەلاحەدین هەتا ئێستا 86 بەشی هەبوو ئەو ساڵەکە کۆلێژێکی نوێی کردەوە بە ناوی کۆلێژی کۆمپیوتەر و ئینفۆرماتیکس سێ بەشی تێدا یەک لەو بەشانە بەشی ئایە زیرەکی دەستکردە بابەتی زیرەکی دەستکرد لە هەر 88 بەشەکەی زانکۆی سەلاحەدین تەسبیت کردرایە لە سمستەری دووەم واتە لە کۆرسی دووەمی ساڵی یەکەمی خوێندن دەخوێندرێ بابەتەکە دابەش کردرا لە بۆ دوو بەشێکیان بریتیە لە بنەماکانی ژیری دەستکرد بەکارهێنانی ژیری دەستکرد کەوە سابتە لە هەموو زانکۆی سەلاحەدین یەک شتە بەشەکەی دووەمیشیان هەر با بڵێن بەشێک تایبەت بەخۆی بەشی دووەمینیان دادەنێ بەڵام دکتۆر شوان حەزم لێ بوو ئەو بەڕێزانەی کە لێرەن بەشێکیان دەبینم دایک و بابنیان ئەوانە نەکە تەڵەبەنە لێرە زانکۆکانی کوردستان ئێستا هەر هەمویان سیستەمی بۆلۆنیا بەکاردێنن سیستەمی بۆلۆنیا ئاستی خوێندنی دابەش کردیە لە بۆ سێ ئاستی یەکەمینیان ئاستی معریفەیە کە پێ دەڵێ ئاستی نۆڵێج ئاستی دووەمینیان ئاستی سکیلە کە ئەمە هەمومان هەوڵ دەدەین لە زانکۆکانی خۆمان تەڵەبەکانمان لە ئاستی
معریفەوە بگوازینەوە لە بۆ ئاستی سکیل و هەروەها ئاستی سێمی نیشان کە کەم زانکۆ دەتوانێت لە کوردستان پێی بگا کەویش ئاستی کۆمپیتەنسیان پێ دەگوترێ ئاستی توانایی. بەڵام من تەنها یەک پرۆژەی پێداگۆجیت پێ دەڵێم لەگەڵ چەند مامۆستایەک ئەمە بویستمان بە ئای بە ژیری دەستکرد ئەپەک دروست بکەین ئەو ئەپە بێتن سەفی 6 ئەوانەی کە ئێستا تەخەڕوزیان کردێ پۆلی 12 بێ هەموو داتایەکانی 3 ساڵی کۆتایی خۆی واتە پۆلی 10 و 11 و 12 تێبکە بڵێ ئەوە ژمارەی ئەو دەرەزانەی کە ئەمن لە ماوەی ئەو 3 ساڵە وەرمگرتیە ئەوە ژمارەکانمە سیستەمەکە بە ژیری دەستکرد پێ دەڵێ ئەتوو سکیلت هەیە لەو بەشە بەڵام دەرەزەکەت لەو شوێنە وەردەگیرێ بە دڵی سکیلت دەکەی یان بە دڵی دەرەزەکەت دەکەی لەوانەیە سبەینێ لە بازاڕێ دەورت نەبی. هەر ئەوە وەڵامەک لە بۆ دکتۆر دیاری ئێمە لە پێداگۆجی زۆر جار مناقەشە ئەوە دەکەین هەر لەگەر ئەو ڕێی ئەو بەڕێزەش بووم کە لێرە وەڵی ژیری دەستکرد فرسەتەکە چکە ئەو گەنجانەی کە لێرە نەئەتوە هەتا سبەینێ پێیان بڵێ خراپە هەر بەکاری دەینن بەڵام چۆن ئەمە وایان لێ بکەین کەوا شێوازی باش بەکاربینن بە نسبەتی توێژینەوە لەوانەیە بە شەکتان لێرە بزانن کە ئەمن ئیدیتەرم لێک لە مجەلەکانی نێچەر گروپ کە باشترین با بڵێن گروپەکانی دنیاە لە یەک لە مجەلەکانی شێرپەنجە ئیدیتەرم وەڵی دکتۆر جار وە هەیە توێشینەوەمان لۆ دێ لەگەڵی ریپۆرتەکەی نووسرایە لە بۆ خۆم هاتیە ئای نووسرای 65 و گەیشتیتە دەستە منیش یعنی ئەتیادی ئەتو تەکمیلەی بکەبینێرە لە بۆ ڕێڤیوەر ئەوان ئەوەندە لەلایەن معقەد نییە بەڵام هەندێک شوێنەیە وەکو دکتۆر گوتی بەس داتای پێ جێنەرەیتنەکەی لەلایەن ئاساییە لە وەزارەتی خوێندنی باڵا لە ناو وەزارەتی خوێندنی باڵا فەرمانگەیەکەیە بە ناوی فەرمانگەی توێژینەوە کە دکتۆرە ژاڵە سەرپەرشتی دەکات لیژنەیەکی باڵا هەیە کە ئەمن ئەندامم لەو لیژنەیە ئەو لیژنەیە دوایین ڕاستپاردەی خۆمان هەفتەکەی دیکە لەسەرمان نووسی بەڵام ئەو لە بۆ تەنها لە بۆ توێژینەوەی لەسەر سێ ئاست یەکەم توێژینەوە لە بۆ گۆڤارەکان دووەم لەسەر نووسینی تێزی ماستەر و دکتۆرە ئەوانە ئێستا دایانەوێ ڕێگولیشنەک دابنێن کە چۆن ئەوە تەنزیم بکەن بەڵام لە بۆ ئەندەرگراجوێت لە بۆ تەدریس تا ئێستا هیچ شتێک نییە بەڵێ ئەوە فکرێکی زۆر زۆر باشە بە نسبەتی وەزارەتی پەروەردە لەبەرەوەی ئەمن لە هەولێرم و لە پێداگۆجی و خەڵکەکی باش دەناسم لە ناو هەموو وەزارەتەکان بەڵێ ئێستا وەزیری پەروەردە ئەمن لە نزیکەوە دەیناسم کابراایەکە دکتۆرای هەیە و کەسێکی ئەوەیە ئەویش بڕیاریدایە حتا لیژنەشیان پێکهینایە کە لە ناو وەزارەتی پەروەردەش لە بەشی پرۆگرامەکان ژیری دەستکرد زیاد بکردرێ. دەست خۆش بە دکتۆرگیان من دواپرسیارە لە جەنابتانەکەم چکە تایتڵی پانێڵەکەمان سیاسەتی ئەخلاقی تیابوو ئێمە هیچمان ئاماژەمان پێ نەکرد حەزەکەم بۆ پرسیارە دەست پێ بکەم سیاسەتی ئەخلاقی لە بەکارهێنانی ژیری دەستکرد بۆ پەروەردەکردنی خوێنی باڵا لە کوردستان بۆچی گرنگە ئێمە شتێکمانەیە بە ناوی سیاسەتی ئەخلاقی لە بەکارهێنانی ژیری دەستکرد ئەگەر هەمانە چۆنە ئەگەر نیمانە بۆچی نیمانە لەسەر ئاستی دنیا هەیە زۆر بە کوردی دکتۆر بە تەکیدی لەسەر ئاستی دنیا هەیە یونسکۆ ریپۆرتێکی زۆر پوختی هەیە لە ساڵی 2024 بنووسە یونسکۆ ریپۆرت AI Ethics of Use of AI دەداتێ زۆر ریپۆرتێکی پوختە بەڵام لەسەر ئاستی کوردستان نەخێر نیمانە دەستەکان خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاس زۆر سپاس دکتۆر پرۆفیسۆر دکتۆر عەباسیلانەکەین بەڕێوەبەری دڵنیایی جۆری و پەرەپێدانی پرۆگرام لە زانکۆ سەلاحەدین زۆر سپاس بۆ دکتۆر ئاڵا عومەر بەرزنجی پرۆفیسۆری یاریدە لە ئاسایشی ئەلکترۆنی لە زانکۆی سلێمانی زۆر سپاس بۆ دکتۆر دیارە عەبدولخالق حەسەن پرۆفیسۆری یاریدە لە ئەندازیاری کۆمپیوتەر لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان سپاسی ئامادەبوونتانەکەی زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش و سپاس بۆ ئێوە کە ئەم کاتتان بێمە بەخشی بەڕێزان زۆر زۆر سپاس بۆ پانەلیستەکان و بۆ بەڕێوەبەری پانێڵ دەستان خۆش بێ مانوو نەبن ئەمڕۆ بەم شێوەیە پانەلەکانمان کۆتایی پێیت ئەجەندای ئەمڕۆمان بۆ پانەلەکان تەواو بێت دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ سبەینێ هەر لێرە لەم هۆڵە لە کاتژمێرنەوە بە دواوە لە خزمەتتان ناین بە پێوە ئەجەندایی کە لە وێبسایتەکەیە دابەزیوە ئەوانەی کە وێبسایتەکە نادۆزنەوە بە ناوی nextstepfair.com ئەتوانی ئەجەنداکە لە خواری خوارەوە بدۆزیتەوە و بە کوردی و بە ئینگلیزی هەموو شتێکی تایە. زۆر سپاس ئێوارەیەکی شاد بۆ هەموو لایەک.